بەڵام ئێمە پەیامی پێغەمبەران هەفتانە و ڕۆژانە بۆمان ئەخوێنرێتەوە، بۆمان باس ئەکرێ، بۆیە ئێمە هیچ بیانوویەکمان نەماوە. هەرچی بەڵاو موسیبەتێک بەسەر ئێمە و بەسەر ناوچەکەمان و بەسەر مسلمانانە دێ، واللهی هەمووی بەهۆی گوناح و تاوانی خۆمانەوەیە. خوای تەعالا هیچ نیعمەتێک بەسەر قەومێکە ناگۆڕێ ئیلا خۆیان ئەیگۆڕن، خۆیان بەدەستی خۆیان ئەیگۆڕن، بەهۆی کاربەدەستانی زاڵم و ستەمکارەوە کە ئەمان خۆیان دەنگیان پێیان داوە، خۆیان لەبەر مەسلەحەتێکی پارە و پول، لەبەر خاتری دنیایەکی کەم خۆیان هەڵیانیان بژاردووە. ئێستا خۆیان لەژێر زوڵم و ستەمی ئەو کاربەدەستانەیە ئەناڵێنن و بەهۆی ئەوانیشەوە چەندین فەقیر و هەژار تیا ئەچێ. ئەی خوای گەورە چۆن غەزەبی خۆی نابارێنێ. خوای تەعالا لەو قورئانەی کە هەمومان باوەڕمان پێی هەیە و بە ئەمری ئەو قورئانە هەمومان لەم شوێنە مبارەکە کۆبووینەتەوە، لەم سعاتە مبارەکە، لەم ڕۆژە مبارەکە، بە بانکردنی ئەو قورئانەیە کە هەمووتان ئێستا لێرە. دەی هەر ئەو قورئانەیە لە سوورەتی شوورایە لە ئایەتی سیە پێمان ئەفەرمێ وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير. هەر مصیبەتێک کە توشتان ئەبێ، هەر بەڵا و ناڕەحەتیەک و قات و قڕی و ناخۆشیەک کە توشتان ئەبێ، هەمووی بەهۆی کار و کردارەکانی خۆتانەوەیە. و لەگەڵ ئەوەشا هێشتا خوای گەورە لە زۆرێک لە خراپەکانتان بوراوە. خوای تەعالا لە زۆرێک لە خراپەکاریەکانمان بوراوە. ئەگینا لەگەڵ گشت خراپەیەکا و خوا عقوبەمان بدا، یەک نەفەرمان دەرناچین، تاقمان دەرناچین. هەر کار و کردەوەکانی خۆمانن کە بوونەتە هۆی ئەوەی کەوا ئەو هەموو ناڕەحەتی و ناخۆشیەی کە توشمان ئەبێ ڕۆژانە بەسەرمانە دێ ڕۆژانە، کە نایەڵێ شەوان بە ئیسراحەت بخەوین، کە خەم و خەفەت دائیمەن سەردڵمانی داگرتووە، هەمووی هۆکاری گوناح و تاوانەکانی خۆمانە. خوای تەعالا هەر لە قورئانە ئەفەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. ئەوە فەساد و خراپەکاری لە وشکانی و دەریاکانە دەرکەوتووە و ئەیبینن هەمووی بەهۆکاری کار و کردەوەکانی خۆتانەوەیە، بەهۆکاری گفتارەکانی خۆتانەوەیە. ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون. خوای تەعالا ئەوە ئەیکاتە هۆکارێک بۆمان تاوەکو بینە خۆمانە بگەڕێنەوە بۆ لای خوای تەعالا، محاسبەیەکی خۆمان بکەین. ئەو خراپەکاریەی کە ئەیبینین هەمووی بەکردەوەکانی خۆمان دەستمان ئەکەوێ و پێی ئەگەین ئەمە هەمووی بۆ ئەوەیە بینە خۆمانە. ئەگینا خۆت خراپتری هەیە، خوا تۆڵەی خراپتری هەیە، بەڵام خوای تەعالا کەم کەم بەسەرمانە دێنێتی تاوەکو بیر بکەینەوە. خوای تەعالا لە شارێکی وەکو ئەم شارەی خۆمانە لە ڕۆژێکا چەند کەسێک ئەمرێنێ، چەند کەسێک تووشی نەخۆشی ئەکا، چەند کەسێک مناڵی ئەمرێ، چەند کەسێک خۆشەویست و دۆستی ئەمرێ، چەند کەسێک تووشی موسیبەتی دڵتەزێن دێ، تاوەکو باقیەکەی بیرکەنەوە. بەڵام ئەگەر بیر نەکەنەوە و بەردەوام بن و سەرکەش بن، بەخوا زۆرترمان تووشەکە، موسیبەتەکان گەورەتر ئەبێ لەسەرمان بۆ ئەوەی زیاتر و زیاتر بگەڕێنەوە بۆ لای خوای تەعالا. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ کە ئیمامی ئەحمەد ئەیگێڕێتەوە و ئەلبانی ئەڵێ حەسەنە و زۆرێک لە ئیمامی سووتی ئەفەرمێ حەسەنە و زۆرێک لە عولەما ئەفەرمن حەدیثەکە وەرگیراوە. ئەفەرمێ إن الرجل ليحرم الرزق بالذنب يصيبه ولا يرد القدر إلا الدعاء
ولا يزيد العمر إلا البر. أفرمي جاري وهي كسيك لإيما خوای تعالى للرزق محروم يكا بهوي گناحك وكأيكا، بهوي گناحك وكأيكا خوای تعالى رزقي كمكا، رزقي كرت أكا، وهيت شتي قدري خوانا قرينتوا إلا دعاء نبي، دعاء قدري خوا أقرينتوا، وتمنش هيت شتي دريجي ناكا إلا چاکە کردن نەبێ بە تایبەت بەرامبەر بە دایک و باوک و کەس و کارەکەی خۆت.